ئێمەوە مەطعەمەمان کردەوە لە 50 لاوە بە چەندین شێوە قسەی لەسەر کرا. یعنی یەکێوی بیناکەی کڕیەوە بە 6 دەفتەر. ئەگەر هی منە بڕۆ بۆ تۆ. سەیرم لێ بەڕاستی هەشە هەر لە پاڵ خۆتە، یعنی منافق پێی ناخۆشە تۆ ئیشاکی وەڵا ئەوە ناوی بەکارهێناوە بۆ ئیشە. من پێش ئەوەی ناوم هەبێ و ئیشەمە کرد. يعني من بيويستم بويه أم دينا بكار بينم بو كسابت بهتاني واكن قصي واكن من ببختاني كافر وملحد وانا جوينا عينه كأزعنا مو كافر مشرك رقي بس بيتعقدها بن بوي ككابرا خوي باهلي توحيد زعما ولا شو دوري توشاو قصياك لو انا شيعتي خب بخوا بعين دس كم بكتب فروشتن حتى لو بكاني خوم لي بكرن بس هذا اني جوله خوم لي بكرن بس وهم كسي جزاني من كتاب شاق ناس بتحقيقي وبطبعي وبمشتيك زور بيرسيال لخومك يعني شد زور بو اگر خوم دولة من كم بدين وبالكم وانا زور بو زور وباسي شم كردوت بس قالوا كسابته وكسابتي جعيبني ومكسيت وانا بك هركسي عيب دار كابا كسابته ولا نفاقه و ما هو مطعم ما كردو ل 50 لاوە بە چەندین شێوە قسەی لەسەر کرا. يعني یەکێوی بیناکەی کڕیەوە بە 6 دەفتەر. ئەگەر هی منە بڕۆ بۆ تۆ. کابرای ساحێب بووی هاتوو بەوی هەر بەڕاست نەبێ بەڕاست لێم سەنن. وای وتبوو بۆ کوڕانەی کە لەوێن وتبی هەر بەڕاست نەبێ بەڕاست لێم سەنن. عندي عيوا جورا كان صاحبي بيناك خريب وباور يا كر كيمنا تبي والله طابويا بناي خومويا يعني اليوم ناس ناتوان سيرم لي براسي هشد حر لبال خوتا يعني منافق بينا خوشة تو إيشاكي والله وا ناوي بكار هنا وبو إيشا من بيش أو يناوم هبي وإيشا ما كر أوي شمك اللي أنا وسيو يشمك من قلبهم من قلبهم لا يباكم فيريبو بو أوم دو آخري إمام عثمان تاجر بو ناوكي بكاري هنا بو تجارة كدو جار زاوي رسول الله بو صلى الله عليه وسلم واي بيبلي يتنا بتجارة قال بروي ناسراو إمام عثمان أو الطاو نابيك ها أي بو بيونا خوش مسلمان توشي خير به أما نفاق وايا منافق وايا إن تمسسكم حسنة تسؤ إيوي إيمان دار توشي هر خير يبن أو منافقانا بيان ناخوش سيتشل جنس كوتوتا إيج لبيايا بحلالي خوارني كي باقا دريبو خلقار خوش مان لي خوي حلال جوان ركو بيك يعني توبو بيو ناخوش خير وخيراتي ليك ريبا بردوامي توبو بيو ناخوش أمانة هبه بو قسياكي يعني سرت بيغمران هميان كسابتيان كدو داود عليه السلام أسنجر بو يعني بيغمرات يجي بكارينا بو أسنجري أي شيء بكين يعني نيكين كسابتك حلالنا كين دانشين شاور بين أمو أب مانجيني خير ما بيبكا خو من لك سابت دانا براو يعني كلمة ونزيك نزارن لمالو جقال لما كسابتك ترمان هبوكا إيش كتابة بخومان بوي نزيكي خومان بو ما نكردو إيش كلا مالو كلا واسان بو بمان حتى من على كان يجلق ما ينكر دا نبراهم لك سابتو إيش هربوج يوم دسي شملك اسبان نكردو توهتا أو كم تمنو بانيشي ناكمو وأقر بها تا من ملاياتي من نكردا لو أنا سسلو تسامان يزور زيادة مهبوها وإما فضلي الله بسلمانه بيجويك بجناس لين يما لا أصحاب بسبيك دوكان ما نبو أوي لو ناني خوارد بلا لا ما نزاني هروابي ومن دوانزا لإيش لي أبو موسعات شش بو دوانزا إيش مكر برنا أكو جاكا موكاتش لبروي خوارنا كمان هر باش بو هر باق بو هر جوان بو برون لخلق أصحاب بسبي برسنا واني كلو دوكان دارنو ناني دسي إيما يعني خواردو خوانا زان كيما هروابو يعني اشتك يعني كيس أجر خلق بيبي خواهي أولنية كباب لي والله هم بهوي دينك وين والله أجر شتي خراب مان بخلق بخوا حيانا بردين بي فأزاني رحمة بي أجن شاقا شكاني يكزر رحيان بي ونا أوي بي عينو أوابو جابوا براسي إنسان منافق نبي بينا أخوش ببرا مسلمان كي توشي خير به يما وقو خوان هر مسلمان يكمان دي وخريكي شيكي حلال بو دعاي خير مان بكردو
پێشمان کرا بە پێشنیارێکی خێرمان بۆ کردبوو تیاشێتی لە مزگەوتەیە کە کەسابەتێکی دەستداوەتەوە هەوڵیشمان ناوە گەنجی ئەم مزگەوتە بەرین هەمووی بیخەینە سەر ئیش و گەڕاوین بۆ ئیش بۆ یعنی تۆ بۆ ئەمانەوە پێ ناخۆشە تۆ هیچ نەدۆزیتەوە ئەوە یعنی من پێویستم بەوەیە ئەم دینە بەکار بێنم بۆ کەسابەت منەگەر دینم بەکار بێنە بۆ پارە لە شوێنی ترەوە ڕژا بەسەرما هەبوو بێ ئەوەی هیلاکیش بم بێوەی دەستیشم بسووتێ بێوەی عارەقیش کەمەوە هەبوو وەکو ئەوانەی کە ئەو گوێیان لێگرێ و کە پێی چاکن هەبوو ئەی ڕژان بەسەرما و ئەوانەش نزیکن لێمەوەزانن چیم بۆ پێشنیار کراوە نەمویستوو جا بۆیە بەڕاستی کەسابەتی حەڵاڵ هەر کەسێ بیکا بە عیبادەت بۆیە نووسێ بەس لای منافق ئەوەش تاوانە لە لای منافق وایە ئەوەش تاوانە کەسابەتی حەڵاڵیش پێی تاوانە لە کاتێکا ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ پاکترین ڕزق کە ئینسان بیخوا ئەوەیە کە بەدەستی خۆی پایەکە ئەتۆ چیتەوێ من لە دەستی خەڵکی وەرگرم خۆم پای نەکەم ئێگەر واش بکەم دوای چیم پێڵێ دوای چیم پێڵێ ئەڵێ بە زەکات و سەرفیترە خۆی ژیان و خۆی دەوڵەمەند کرد ئەوەش ئێستا من چی بکەم یعنی نازانم دەی حەلێکم بۆ دانێ ئیبن سەلول وەرە تۆ حەلێکم بۆ دانێ ئەمە نەکەم و ئەوەش نەکەم ئەی چی بکەم ئێوە نەمێنی خۆی هەدەفی ئەوەیە کە تۆ بوونی نەمێنێت یا بچی و ئەو دڵی ئاو بخواتە ئیتر ئەم قسانە هەمووی هێنێ ئەوە بیانووی دۆزێتەوە گناخۆ خۆی چاکە زانێ ئیشەکەتە حەڵاڵە ئەیکەی مەزبوطی تیا ئیتر دەیچیتەوێ لەوە زیاتر حرە بێوازی لە بێنم بە قسەی تۆ بکەم ئێ وەڵڵاهی موتوا بغەیظیکم بمرە بەو ڕقوکینەی لە دڵتایە من ئیشی خۆم بەردەوامە بم و تۆش کەیفی خۆتە ئاوەڕکە بوختانی واکەن قسەی واکەن يعني من ببختاني كافر وملحد وانا جوين عامه چونکە ئەزانم ئەو کافرە مشریکە ڕقی لێمە بەس بێتاقەتە بم بۆی کە کابرا خۆی بە ئەهلی تەوحید دەزانێت و لە چوار دەوری تۆ شاو قسەیاکە لەو نانەشیەیتێ ئەو قسەیاکە هەڵێ وەڵا ناوی بەکارێناوە بۆ ئەمە ناوی بەکارێنەوە دەی چی بکەم ناوەکە چۆن لابووم کاکە پێم بڵێ بالای بم کەسابەتەکەم بکەم باشە پێم بڵێ نازانم چی بکەم ێسم کە من هیچ شتێکم یعنی ناشەرعی نییە بێشەرعی نییە تۆ بۆ واڵی ئەو قسەیە بۆ منەکەی بڕۆ بۆ سەلەفی ساڵحی شمانی بکە بڵێ ناوەکەیان بەکارێنەوە بۆ کەسابەتەکەیان خۆی مامی موسلیم قماش فرۆش بوو نە ئەبوو بیکە ناوی ئیمامەتەکەی و ئەوەی بەکارهێناوە بۆ قماش فرۆشنەکەی ئیمامی مالک داریە فرۆش خۆ باسمان کرد هەموو ئیمامەکان کەسابەتیان هەبووە کاکە ئێمە سەیری سەلەفی پێش خۆمانمان کردووە جا ئیشەکەمان کردووە نەبێ هەروە کرد بێتمان تبێتمان با بڕۆین پارە پیاکەین تر گرنگ نییە نا سەیری سەلەفی پێش خۆمانمان کردووە سەیرمان کردووە ئەبوو بەکری سدیق تاجیر بووە ئیمامی عوثمان تاجیر بووە خەلیفەش بوون نەچوون کەسیش نەچوو پێی بڵێ تۆ ئەوە بکە حتا منافقینی ئەو کاتە ژوایان نەوت بە ئیمامی عوثمانەوە تۆ بەوەی زاوای ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بەکارێنی بۆ تیجارەت بۆی ناسراوی و دوو کچێوە پێدرا و ڕەسوڵ الله باسی کردووی لە ناو خەڵکا و وتێتی ئەمە مەلایکە شەرمی لێکا و ئەمانە هەمووی بەکارێنی بۆ تیجارەت کەس نەچوە بۆ بڵێ بەخوا ئیبن سەلول جوڕەتی نەکردو وای پێ بڵێ بەس نازانم ئەمەی لای من چییە هەر لای ئیبن سەلول پیستر بۆی هەڵەسێ بوختانێکی ئاوا بۆکا و قسەیەکی ئاوا بۆکە من بمیستە کەسابەت بکەم یا شتێکی کە بکەم شتی تر زۆر بوو بە دین پێی بخۆم زۆر بوو بەس حەزم نەکردووە بەوانە ویستومە ئیشەکەی خۆم بکەم ئەو ئیشەی باشم تیە خۆ بەخوا بەیانی دەستکەم بە کتێب فرۆشتن هەر تەلەبەکانی خۆم لێ بکڕن بەسمە هەروانی گوێ لە خۆمەگرن لێم بکڕن بەسمە و هەموو کەسیش دەزانێ من کتێب چاکە ناسم بە تەحقیقیەوە بە تەبعیەوە بە هەموو شتێکەوە زۆر بپرسیار لە خۆمەکە یعنی شت زۆر بوو ئەگەر خۆم دەوڵەمەند کەم و ئاوا بەدینەوە و بلکێمەوەوانە زۆر بوو زۆر و باسیشم کردووە بەس خۆم نەمویستوانە بکەم میهنەکەی خۆمەکەم و ئەو میهنانەی تر واز لێنم بۆ خەڵکەی تر ئیتر ئەڵەی چی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم شوانی